هەموو بەخێر بێت بەڕێزان دیارە نیساب هەیە ئەگە دەرفەت بدەن بە ناوی خودای بەخشندە و میرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی ژمارە 2 ڕۆژی دانیشتن 6/12/2017 بەرنامەی کار بە پێی حکومەتانی بەرگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕیاری دا کاتی دانیشتنی ژمارە 2 خولی پاییزەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەمبە ڕێککەوتی 6/12/2017 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوە یەکەم خوێندنەوەی یەکەمی ئەم پرۆژە یاسانەی خوارەوە بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراو یەک پرۆژە یاسای هەمواری یاسای هاتوچۆی ژمارە 86 ساڵی 2004 لە هەرێمی کوردستان عێراق دوو پرۆژە یاسای ئەنجومەنی کاروباری پێکهاتەکان لە هەرێمی کوردستان عێراق سێ پرۆژە یاسای دەستەی یەکە پزیشکیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان عێراق چوار پرۆژە یاسای هەمواری پێبەشدان ئەلغەرامات لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو 5 پرۆژە یاسای ئەنجومەنی پزیشکی لە هەرێمی کوردستان عێراق 6 پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری 20ەمی یاسای میلاکە ژمارە 20 ساڵی 1960 هەموارکراو 7 پرۆژە یاسای زیادەڕۆیی لەسەر مولکی دەوڵەت 8 پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە تونند و تژی ژمارە 8 ساڵی 2011 لە هەرێمی کوردستان دووەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای هەمواری دووەمی پیادەکردنی یاسای بەکرێدانی خانوبەر ژمارە 87 ساڵی 1979 هەموارکراو بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو سیەم گفتوگۆیەکی کراوە لەسەر ڕەوشی شاری دۆستخرماتۆ و گوزەرانی دانیشتوانە کوردەکەی کە ئێستا ئاوارەی ناوچەکانی کوردستان بوون لە سەرداوای ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان بە پێی خاڵی 2 بڕگەی دووەم لە مادەی 54 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو چوارەم دانان و ئاڵوگۆڕکردنی ئەم ئەندامە بەڕێزانە لە لجنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 44 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراو یەک زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول بۆ سەر لجنەی کشت و کاڵ و ئاژەلداری و ئاودێری و بەنداوەکان دوو پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بەهزاد دەروێش لە لجنەی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن و هاوچەرخکردنی لادێ و زیادکردنی بەڕێزیان بۆ سەرژنەی کاروباری کۆمەلگای مەدەنی سێ پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بەهار عەبدوڕەحمان محەممەد لە لجنەی کاروباری کۆمەلگای مەدەنی و زیادکردنی بەڕێزیان بۆ سەر لجنەی مافی مرۆڤ چوار پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز شیلان جەعفەر عەلی لە لجنەی کاروباری کۆمەڵاتی و منداڵ و خێزان و زیادکردنی بەڕێزیان بۆ سەر لجنەی پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی لە شوێنی ئەندامی دەست لە کارکێشاوە بەڕێز ئاری هەرسن محەممەد لە لجنەی ناوبراو 5 زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز مستەفا ئەحمەد حەمەد بۆ سەر لجنەی ئەوقاف و کاروباری ئاینی 6 زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز گۆران مەحموود ئیسماعیل بۆ سەر لجنەی وەرزش و لاوان و لجنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان ستا داوا لە بەڕێز خاتۆ بێگەر تەلەبانەی دەکەم سکرتێری پەرلەمان بۆ خوێندنەوەی ناوی ئەو بەڕێزانەی داوای مولەتیان کردووە و ئەوەی بێ مولەت ئامادە نەبووینە فەرموو بەڕێز بەیانیتان باش
ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارەیەکی ئاسایی لە بەرواری 15/11/2017 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون دانیشتنی سەر لە بەیانی. إبراهيم أحمد سمو مولت أبو بكر عمر عبد الله مولت آمنة ذكري سعيد مولت جمال عثمان كرسول آمادة نبو حسن صالح محمد آمادة نبو رابون توفيق معروف مولت سراج أحمد حمد أمين آمادة نبو سعيد محمد سعيد آمادة نبو فيان عباس عمر مولت عادل عزيز شكر مولت عبد الله جاسم رجب مولت مريم صمد عبدي مولت دانشتني دويني ورو إبراهيم أحمد سمو مولت أبو بكر عمر عبد الله مولت إدريس علي إسلام مولت أنس محمد شريف مولت آمنة ذكري سعيد مولت آري محمد عبد الرحيم آمادة نبو بابر كامل سليمان آمادة نبو جمال عثمان كرسول آمادة نبو جودة جرجيس مولت حسن صالح محمد آمادة نبو حسين إسماعيل حسين مولت رابون توفيق معروف مولت سراج أحمد حمد أمين آمادة نبو سعيد محمد سعيد آمادة نبو سهام عمر قادر مولت فيان عباس عمر مولت عادل عزيز شكر مولت عباس فتاح صالح آمادة نبو عبد الله جاسم رجب مولت مريم صمد عبدي مولت يعقوب قرقوس ياقو آمادة نبو سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان داوا لە بەڕێزیان دەکەین پوختەی کۆنووسی دانیشتنی پێشتر پێشکەشی ئێوەی بەڕێز بکات. پوختەی دانیشتنی ژمارەیەکی ئاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 15/11/2017 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان دووەم دەنگدانی ئەندامان لەسەر بەنهێنیکردنی دانیشتنی ژمارەیەکی ئاسایی ڕۆژی چوارشەممە 15/11/2017 کۆمەڵێک مۆڵەتیشمان هەیە بەڕێز. ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ داوای مۆڵەتیان کردووە باپیر کامەلا سلێمان ئەنەز محەممەد شەریف مردان خدر مصطفى سعيد مصيفي جودة جرجيس لينا إزرايا لينا عزريا عبد الله حاجي محمود نجاد محمد صالح بشار محمد صادق دلشاد شعبان سهراب ميكايل عبد الله جاسم شامو شيخو سپاس بۆ بەڕێز بێگەر تەڵەبانی سکرتێری پەرلەمان بەڕێزان دەست بە برگەکانی دانیشتنی ئەمڕۆ دەکەین لە یەکەم دەست پێ دەکەین پێشەوەی دەست بە خاڵی یەکەم بکەین چەند خاڵێکی نیزامیمان هەنە دەست پێ دەکەین کاک بەهزاد دەروێش فەرموو دواتر کاک مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمانی دەخواستکەین برگا چارێ بێتەوە دوێ بچیتە چارێ بەردوو هۆکۆرە ئێک کە برگایەکێ و چارێ گەلک وەخت پێنەوێت یا دیش برگا سێ بێتە پێش برگا دوێ بەر وەزعی تووس خورمات و بێتە پێش من پێشنیار هەبی زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش. بەڕێز کاک مەحموود. بەڕێز سەرۆکی پەرلەمان مش پێشنیارەکەم جێگۆرکێ بکرێت لە نێوان خاڵی دوو بە خاڵی چوار. زۆر سپاس لەبەرەو خاڵی دوو قسە باس و گفتوگۆ زۆر هەڵەگرێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز کاک مەحموود. بەڕێز کاک کاریارسن. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشتگیریەکەم لە ئەو ملاحەزەی بەڕێز کاک بەزاد و کاک مەحموودی کەیسی دوو ملاحەزەی تریشم هەیە من ناوم ئاری هەرسین محەممەد نییە ناوم ئاری محەممەد هەرسینە ئەجا زەحمە لەبێ ئەوە ڕاست بکرێتەوە لە بەرنامەی کارا لەبەری غەڵەتە ئەوە ڕاست دەکرێتەوە. یەک شتی تری بەڵێ یەک شتی تریش کە من لە دانیشتنی ڕابردووە دانیشتنەکەی دوای نیوەڕۆ من داوای مۆڵەتم کردووە لە بەڕێز سکرتێری پەرلەمان دیارە ملاحەزەی یا بیری چۆ بینوسێت یا لەبەر هۆی بێت کە ئاژ ڕاستکەنەوە زۆر سپاس. ڕاست دەکرێتەوە. سپاس. بەڕێز کاک ساڵح فەقێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پێشنیارەکەمەوەی خاڵی سێم پێشخرێەوەی کە تایبەتە بە دووس خوڵمات و لەبەرەوەی میوانانی خوڵماتوش لێرە ئامادەن. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ. دکتۆرە جوان فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان منش داوا دەکەم فەقەرەی دووەم و سێیەم چکە هەردووچیان گفتوگۆیە وەختی زۆر دەوێت باوینە ئاخیری فەقەرەی چارەم دانان و ئاڵوگورکردنی ئەندامەکان باوینە پێشەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. ئێمە یەک پێشنیارمان هەیە زیاتر لە سێ کەس پشتیوانی لێ کردووە ئەوەی ئاڵوگۆڕکردنی پێشخستنەوەی خاڵ سیەم پێش خاڵی دووەم بەو شێوازە ئەم پێشنیارە دەخەینە دەنگدانەوە
بە پێی ئەو عورفەی پێشتر پەیڕاو کراوە لە پەرلەمانی کوردستان خاڵی سیەم پێش خاڵی دووەم دەکەویت ئەوەی لەگەلدایە دەستی خۆی بەرزکەتەوە. شێست و سێ کەس لەگەڵدایە ئەوەی لەگەڵدا نییە کەس نییە واتە پەسەند کرا خاڵی سیەم پێش خاڵی دوو دەکەویت. ئالوگۆرە تەنیا ئالوگۆرە سیەم دەبیتە دووەم دووەم دەبیتە سیەم ئیتر وەکو خۆ بەڕێوە دەچیت. بەڕێزان خاڵی یەکەم پێشەوەی دەست پێ بکەین داوا لە لجنەی یاسایی دەکەین هەموو لجنە بێنایێرە لە شوێنی تایبەت بە سەکوی لجنەکان فەرمونون لجنەی یاسایی هەموو پێکەوە بەلێ کاک بەهزات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ هەر پێشنیار ئەویش بکو خۆڵە چۆرش بێتە پێش دیف خۆڵە دوێ با گەلک وەخت پێ نەبێتن ئەف هەردوو پێشنیارە بین و زیاتر سێ کەسە پشتگیری کرد و سپاس. خاڵی چوارەم بەلێ بێتە یا دوێ ئەوە دووبارە دەخینە دەنگدانەوە باش. بەخێر بێن بەخێر بێن. وەش بێخینە دەنگدانەوە چوارەم لەبیر ناخستە دەنگدانەوە. بەڕێز کاکزانە عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستیەکەی ئەم خاڵە لەوانەیە زۆر نیزامی نەبێ بەڵام بۆ هەر جار زیاترە گوندەکانی شارباژێر بایبەتی گەڵاڵە و سەفرەوانە تۆبارانەکرێن یعنی خەڵکەکەی بە تەواوەتی نیگەران بوون ئەو بەشێکی گوندەکان چۆڵیان کردووە ئێستا کاتی قوتابخانەیە مناڵەکان قوتابخانە داخراوە چەندین جار داوایان کرد لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ڕوونکردنەوەیەکیان بدرێتێ هێشتا نازانین چێت تۆبارانیانەکە بۆیە ئومێد دەکەم پەرلەمانی کوردستان بتوانێت لیژنەیەک تەشکیل کا بچێت لەو خەڵکە بپرسێتەوە وەزایدەن حکومەتی هەرێمی کوردستانیش ڕوونکردنەوەیەک بدا بۆی خەڵکە بزانن ئەو یعنی ئەوەی کە بۆمبارانی ئەو سنوورەی هەرێمی کوردستانەکە سنووری شارباژێر چییە چونکە بەڕاستی خەڵک زیانی زۆریان پێگەشتووە لەو سنوورە ئومێد دەکەم پەرلەمانی کوردستان خەمێکیان لێ بخوا و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز زانە عەبدوڕەحمان. ئەو پێشنیارەی بەڕێزتان ئەگەر بنووسین پێشکەش بە سەرۆکاتی پەرلەمان بکەم بۆ ئەوەی لە ئایندەدا دەبێ بەند وەربگیرێت. سپاس. بەڕێزان خاڵی چوارەم لە بیرمان چوو بێخینە دەنگدانەوە و پشتیوانی لێکراوە خاڵی یەکەم وەکو خۆی دەمێنیت خاڵی چوارەم دەبیتە خاڵی دووەم و سیەم هەر لە شوێنی خۆ دەمێنن بۆ ئەوەی بە نظامی بەڕێوە بچی جارێکی تر داوا لە ئێوەی بەڕێز دەکەم ئەو زەحمەتە بکێشن ئەوەی لەگەڵدایە چوارەم ببیتە دووەم دەستی خۆ بەرزکەنەوە. شێست و چوار کەس لەگەڵدایە ئەوەی لەگەڵدا نییە کەس نییە سپاس پەسەند کرا واتە برگەی چوارەم دەبیتە دووەم. بەڕێزان یەکەم
خوێندنەوەی یەکەمی ئەم پرۆژە یاسانەی خوارەوە بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراوە. فەرموو بەڕێز سەرۆکی لیژنە یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای یەکەم بە پێی بەرنامەی کار بریتە لە پرۆژە یاسای هەمواری یاسای هاتوچۆ ژمارە 86 ساڵی 2004 لە هەرێمی کوردستان عێراق. ئەم پرۆژە یاسایە لە 7 مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە و لەلایەن ئەو ئەندامە بەڕێزانەی کە لە بەرامبەر ناوەکانیان واژۆیان کردووە پێشکراوە. 1 ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا، 2 ئەنوەر قادر مستەفا، 3 مونا نەبی نادر، 4 دکتۆرە بەهار مەحموود فەتاح، 5 شوان شێخ ئەحمەد، 6 دکتۆرە ڕێواز فایق حسێن، 7 لینا عەزیریا بەهرام، 8 تەلار لەطیف محەممەد، 9 ڤەمان فەیسەڵ سەلیم، 10 دکتۆرە ڤاڵا فەرید ئیبراهیم. داوا لە بەڕێستان دەکەم کە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی بکەن. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی لیژنەی ناوخۆ گشتەندامانی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای دووەم بریتە لە پرۆژە یاسای ئەنجومەنی کاروباری پێکهاتەکان لە هەرێمی کوردستان داش عێراق کە لە 9 مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە لەلایەن ئەو ئەندامە بەڕێزانەی پەرلەمان کە واژۆیان لە بەرامبەر ناوەکانیان کردووە پێشکەش کراوە. 1 دکتۆر سرود سەلیم مەتی، 2 شیلان جعفەر عەلی، 3 کەمال یەلدا، 4 مونا نەبی نادر، 5 ئایدن معروف سەلیم، 6 محەممەد سەعدەدین، 7 فەرحان جەوهەر قادر، 8 تەحسین ئیسماعیل ئەحمەد، 9 هیڤا حەجی میرخان، 10 سوهام عمر قادر، 11 کەژاڵ هادی فەقێ، 12 زانا عەبدوڕەحمان عەبدوڵڵا، 13 ماجد عوسمان تۆفیق، 14 عەبدوڕەحمان فارس، 15 عەبدوڵڵا حاجی مەحموود، 16 باپیر کامەلە سلێمان. داوا لە بەڕێستان دەکەم کە ئاراستەی لیژنەی پەیوەندیداری بکەن. سپاس. ئەو یاسایە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی گشتەندامانی پەرلەمان. کاک ئەمەرەینات قاڵێکی نظامی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت پرۆژە یاسای هەمواری یاسای هاتوچۆی ژمارە 86 ساڵی 2004 لە هەرێمی کوردستان عێراق بۆ هەموو لیژنە پەیوەندیدارەکان لیژنەی ئێمە لیژنەی شارەوانی و گەشت و گوزار و گواستنەوە و گەیاندن پەیوەندیدارە بۆ مەسەلەوە بە باشی زانم ئاراستەی لیژنەی ئێمەش بکرێت. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئەمەرەینات. ئەو هەردوو لیژنەی پەیوەندیدارن زیاتر لیژنەی یاسایی و لیژنەی ناوخۆیە. بەرحاڵ دواتر ڕاوێژکاری لەسەر و بڕگە دەکەین. بەڕێز سەرۆکی لیژنە یاسایی بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای سێم بریتە لە پرۆژە یاسای دەستەی یەکە پزیشکیە تایبەتیەکان لە کوردستان عێراق. ئەم پرۆژە یاسایە لە 27 مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە و لەلایەن ئەو ئەندامە بەڕێزانەی کە واژۆیان کردووە لە بەرامبەر ناوەکانیان پێشکەش کراوە. 1 دکتۆر سرود سەلیم مەتی، 2 ماجد عوسمان تۆفیق، 3 ئومێر عەبدوڕەحمان حەسەن، 4 شیلان جعفەر عەلی، 5 تەحسین ئیسماعیل ئەحمەد، 6 محەممەد صادق سوورتی، 7 شوان شێخ ئەحمەد نەعمان، 8 کەژاڵ هادی فەقێ، 9 حیات مەجید پەرخی، 10 محەممەد سەعدەدین ئەنوەر. داوال 11 هیڤا میرخان، 12 فەیروز تەها عەبدولخالق، 13 دکتۆرە شیرین حوسنی ڕەمەزان، 14 ڤیان عەباس، 15 شکوریە ئیسماعیل مستەفا، 16 زولفا مەحموود عەبدوڵڵا. داوا لە بەڕێستان دەکەم ئاراستەی لیژنەی پەیوەندیداری بکەن. سپاس بۆ بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی لیژنەی تەندروستی و ژینگە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای چوارەم بریتە لە پرۆژە یاسای هەمواری پێبژاردن ئەلغەرامات لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو.
ئەم پرۆژە یاسایە لە حەوت ماددە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن و لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە کە ئەمە ناوەکانیانە. یەکەم ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا، دووەم مونا نەبی قەهوەچی، سێەم لینا عزریا بەهرام، چوارەم دکتۆرە ڕێواز فایق، پێنجەم شوان شێخ ئەحمەد، شەشەم بەمان فەیسەڵ، حەوتەم ئەنوەر قادر، هەشتەم بەهار مەحمود فەتاح، نۆهەم دکتۆرە ڤالا فەرید ئیبراهیم، دەهەم تەلار لەطیف محەممەد. بۆ لە بەڕێستانەکەم ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنەی پەیوەندیدار بکەن. زۆر سپاس. ئەم پرۆژە یاسای ئاراستە دەکرێت بۆ لیژنەی یاسایی، لیژنەی ناوخۆ، لیژنەی دارایی، گشت ئەندامانی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پرۆژە یاسای پێنجەم بریتیە لە پرۆژە یاسای ئەنجومەنی پزیشکی لە هەرێمی کوردستان عێراق. ئەم پرۆژە یاسایە لە 33 ماددە و هۆیەکانی دەرچواندن پێک دێ کە لەلایەن ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمان پێشکەش کراوە کە ئەمە ناوی بەڕێزیانە. یەکەم دکتۆر سرود سەلیم مەتی، دووەم دکتۆر عەبدوڵڵا جاسم، سێەم دکتۆرە شیرین حوسنی ڕەمەضان، چوارەم زولفا مەحمود عەبدوڵڵا، پێنجەم شکریە ئیسماعیل مستەفا، شەشەم دکتۆر شێرکۆ حەمە ئەمین، حەوتەم ئاواز حەمید حوسێن، هەشتەم سهراب میکایل، نۆیەم مریەم سەمەد عەبدی، دەهەم حەیات مەجید فەرخی. داوا لە بەڕێستانەکەم ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. زۆر سپاس. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێت بۆ لیژنەی یاسایی، لیژنەی تەندروستی و ژینگە، گشت ئەندامانی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پرۆژە یاسای شەشەم بریتیە لە پرۆژە یاسای بەرکارکردنی یاسای هەمواری بیستەمی یاسای میلاکات ژمارە 20 ساڵی 1960 هەموارکراو. ئەم پرۆژە یاسایە لە 4 ماددە و هۆیەکانی دەرچواندن پێک دێ و لەلایەن ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە کە ئەمە ناوی بەڕێزیانە. یەکەم دکتۆرە ڕێواز فایق حوسێن، دووەم دلێر مستەفا، سێەم خەڵەف ئەحمەد، چوارەم ساڵح فەقێ، پێنجەم شوان شێخ ئەحمەد، شەشەم ڤەمان فەیسەڵ سەلیم، حەوتەم نازم هەرکی، هەشتەم شێخ محەممەد سادق، نۆیەم عەباس فەتاح، دەیەم زانە عەبدوڕەحمان، 11 سەرکەوت سەرحەد، 12 عومەر ساڵح کۆچەر، 13 فەرحان جەوهەر قادر، 14 بەشار مشیر، 15 تەلار لەطیف، 16 حەیات مەجید پەرخی، 17 فەیروز تەها، 18 ڤیان عەباس، 19 بەشار مشیر ئیسماعیلەوە دووبارەیە، 20 برزۆ مەجید عەبدوڵڵا، 21 عەبدوڕەحمان عەلی ڕەزا، 22 زولفا مەحمود عەبدوڵڵا، 23 قادر وەتمان ڕەسوول، 24 باپیر کامەلا. داوا لە بەڕێستانەکەم ئەم پرۆژە یاسایەش ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکەن. سپاس بۆ بەڕێز جێگیری سەرۆکی لیژنەی یاسایی. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی، لیژنەی دارایی، گشت ئەندامانی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پرۆژە یاسای حەوتەم پرۆژە یاسای زیادەڕۆیی لەسەر مڵکی دەوڵەت کە لە 16 ماددە و هۆیەکانی دەرچوان پێکاتوە کە لەلایەن ژمارەی یاسایی پەرلەمانتارانەوە پێشکەش کراوە بە ناوەکانی: یەکەم عومەر عنایەت حەمە سەعید، دووەم دکتۆر شێرکۆ حەمە ئەمین قادر، سالار مەحمود، بێستن فایق مەحمود، گەشە دارە حەفید، منیرە عوسمان عەلی، زولفا مەحمود، ساڵق فەقێ محەممەد ئەمین، عەلی هالۆ، كمال يلدا، سيراج أحمد محمد، عباس فتح صالح، تلال لطيف، بهزاد درويش، غريب مصطفى حمخان. داواکار من لەبەڕێستا ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکرێت. زۆر سپاس. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی، لیژنەی دارایی، لیژنەی ناوخۆ، لیژنەی شارەوانی، گشت ئەندامانی پەرلەمان. فەرمووت تکایە بەردەوام. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پرۆژە یاسای هەشتەم هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونی و تونتیژی خێزانی و ئافرەتان کە لە 11 ماددە هۆیەکانی دەرچوان پێکاتوە لەلایەن ژمارەی یاسایی پەرلەمانتاران و پێشکەش کراوە بە ناوەکانی: ئێڤار ئیبراهیم حوسێن، کەژاڵ هادی، حەیات مەجید، مریەم سەمەد، ڕابون معروف، حەسەن ساڵح، عەلی تەها، عەلی حەمە ساڵح، قارەمان قادر فەتاح، عادل عەزیز شکر، سیهام عمر قادر، دكتورة جوان إسماعيل عزيز، بيستن فايق، عبد الرحمن علي رضا، أبو بكر عمر عبد الله، سوران عمر، محمود حاجي عمر، شيركو حما أمين قادر، منيرة عثمان علي، أيوب عبد الله إسماعيل، دكتورة فري صالح حميد، فروة علي، روزا محمود عثمان، أنور قادر مصطفى، نجيب لطيف أحمد، بهزاد درويش، بهار عبد الرحمن محمد، آري هرسين، فيان عباس، دكتورة شيرين حسني، فيروز طه، زوزان صادق، نجاد محمد، آواز حميد.
داواکارم لە بەڕێستا ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکرێت. سپاس بۆ بەڕێز تەلان لەتیف ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێت بۆ لژنەی یاسایی لژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان لژنەی مافی مرۆڤ لژنەی ناوخۆ گشت ئەندامانی پەرلەمان. دەستەکان خۆش بێت چونکە حاز ویستیان بە ئێمە نیە. ماوە هاتەوە هەلا برا تەوە دەستا خۆش زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆک و جێگر و ئەندامانی لژنەی یاسایی سپاسان دەکەین فەرمونون خاڵی چوارم دەست پێ دەکەین. بەڕێزان خاڵی چوارەم بووە خاڵی دووەم دانان و ئاڵوگۆڕکردنی ئەم ئەندامە بەڕێزانە لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 44 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراوە. یەک زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول بۆ سەرلژنەی کشتوکاڵ و ئاژەلداری و ئاودێری و بەنداوەکان. خاتۆ کەژاڵ هادی خاڵێکی نیزامی فەرموو. دەنگت نایێت ئەکەر میکروفۆنێک یارە ئەم میکروفۆنەکە وەرە ئەم میکروفۆنە بگرە زەحمەت. یەک لەحزە تەواو بوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژی ژمارە 8 ساڵی 2011 لە هەرێمی کوردستان دەبێت ئاراستەی لەژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی و خێزان و منداڵیش بکرێت. ئەو پێشنیارە پەسەندە ئاراستە دەکرێت بۆ لژنەی کاروباری کۆمەڵاتی و منداڵ و خێزان. زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول بۆ سەرلژنەی کشتوکاڵ و ئاژەلداری و ئاودێری و بەنداوەکان ئەوەی لەگەڵدایە بە دەنگدانە ئەوەی لەگەڵدا دەستی خۆ بەرزکەتەوە. حەفتا و سێ لەگەڵدایە ئەوەی لەگەڵدا نییە کەس لەگەڵدا نییە پیرۆزە. دوو پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بازات دەروێش لە لیژنەی ئاوادانکردنەوە و نێشتە جێکردن و هاوچەرخکردنی لادێ و زیادکردنی بەڕێزیان بۆ سەرلژنەی کاروباری کۆمەلگای مەدەنی ئەوەی لەگەڵدایە دەستی خۆ بەرزکەتەوە. شێست و شەش کەس لەگەڵدایە ئەوەی لەگەڵدا نییە کەس لەگەڵدا نییە پیرۆزە پەسەند کرا. کاک بازات دەروێش بۆ لیژنەی کۆمەلگای مەدەنی. سێ پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز بەهار عەبدوڕەحمان محەممەد لە لیژنەی کاروباری کۆمەلگای مەدەنی و زیادکردنی بەڕێزیان بۆ سەرلژنەی مافی مرۆڤ ئەوەی لەگەڵدایە دەستی خۆ بەرزکەتەوە. پەنجا و پێنج لەگەڵدایە ئەوەی لەگەڵدا نییە
یەک کەس لەگەڵدانە پەسەند کرا بە زۆرینەی دەنگ پەسەند کرا ئەوە چی هەر لە کەم دەدەت ئەو دەنگدانە خۆ بێتاقەت نەبووینە چوار پێشچاوخستنی دەست لە کارکشانەوەی ئەندامی پەرلەمان بەڕێز شیلان جعفەر عەلی لە لیژنەی کاروباری کۆمەڵاتی و منداڵ و خێزان و زیادکردنی بەڕێزیان بۆ سەر لیژنەی پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی لە شوێنی ئەندامی دەست لە کار کێشاوە بەڕێز ئاری محەممەد هەرسین لە لیژنەی ناوبراو ئەوەی لەگەڵدایە دەستی خۆ بەرزکەتەوە پێنجا و چوار کەس لەگەڵدایە ئەوەی لەگەڵدانە سێ بەڕێز لەگەڵدانە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا پێنج زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز مستەفا ئەحمەد حەمەد بۆ سەر لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی ئەوەی لەگەڵدایە باشە خۆتش دەستی خۆت بەرزکەوە سی شێست و دوو کەس لەگەڵدایە ئەوەی لەگەڵدانە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا پیرۆزە شەش زیادکردنی ئەندامی پەرلەمان بەڕێز گۆران مەحموود ئیسماعیل بۆ سەر لیژنەی وەرزش و لاوان و لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان ئەوەی لەگەڵدایە شێست و پێنج کەس لەگەڵدایە ئەوەی لەگەڵدانە بە کۆی دەنگ پەسەند کرا بەڵێ دوو خاڵی نظامیمان هەنا یەک بەڕێز دکتۆرە ڕێواز بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە تەثبیتکردنی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە لیژنەکان بە تەسەوری من نابێت دوو بخێنرێتەوە بۆ نمونەوەی کاگۆران یعنی نابێت لە یەک کاتا بۆ لیژنەی وەرزش و لاوان و پیشەسازی و وزەش بەیەکەوە بخرێتە دەنگدان چکە لەوانەیە من حەز بکەم بچێتە وەرزش و لاوان بۆ نمونە بەڵام حەز نەکەم بچێتە پیشەسازی وزە و عەکسەکەشی ڕاستە یعنی کە دەنگە دەین ئێمە ناچارە بین مەسەن ڕەنگە پێما خۆش بێت کەسێک بچێتە لیژنەیەک بەس بۆ لیژنەیەکی ترنا پەیڕەویەن یەکێک ئیشەڵا بۆ جاری داهاتوو یەکێک بخرێتە دەنگدان باشترە سپاس دەکەین بۆ ئەو تێبینیە منطقیە و ڕەوایە لە جێی خۆیە بۆ جاری داهاتوو داوا لە کاروباری پەرلەمان دەکەین ئەم مەسەلەیە ورتر دابڕێژن سپاس بەڕێز سامینە زیکری خاڵێکی نظامی هاتەوە سیم دینە بەێ بەێ بەڕێزان ئێستا دەست بە خاڵی سیەم دەکەین کە هاتووە پێشەوە و خاڵی دووەم دەبیتە خاڵی کۆتایی چوارەم گفتوگووەکی کراوە لەسەر ڕەوشی شاری دۆستخورمات و گوزەرانی دانیشتنوە کوردەکەی کە ئێستا ئاوارەی ناوچەکانی کوردستان بوون لەسەر داوای ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان بە پێی خاڵی دووەم ببرن خاڵی دوو بەرگەی دووەم لە مادەی 54 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەک ساڵی 1992 هەموارکراوە بەڕێزان
ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگ و هەستیار و نیشتیمانیە هەر چاوەڕوانین بەو ڕوحیەتەوە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکرێت و دڵنیامە ئێوەش بەو شێوازە تێڕوانینی خۆتان دەردەبرن لەسەر ئەم بابەتە دۆر لە هەموو بڵێن یعنی خاڵێکی تر کە ببیتە مای ئەوەی کە نیگەرانی دروستکە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم خەڵکانە بریندارن ئینشاءڵڵا بتوانین بەم گفتوگۆیە هەرچەندە درەنگەش پێشترش کراوە لەسەر چەندین ئاسکراوە بەڵام لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەمڕۆ بە دەرفەتێکی باش لە قەلەم دەدەین بۆ ئەوەی بتوانین بڕێک لە ئێش و ئازارانی ئەم خەڵکەی کە ئاوارە بووە نەچار بووە ئاوارە ببیتن کەم بکەینەوە بە تاکید ئەمڕۆ لێرەدا شاندێکی دۆستخورمات و لە شوێنی میێوانان لێرە ئامادەنە بە ناوی دەستەی سەرۆکاتی بە ناوی ئێوەوە بەخێرهاتنیان دەکەین قایمقامی خورمات و بەڕێز شەلال عەبدوڵڵا سەرۆکی لژنەی یاسایی لە ئەنجومەنی قەزا بەڕێز کەمال ئەحمەد قادر و کۆمەڵێک مامۆستای ئاینی و نوێنەری ئاوارەکانی خورماتۆ لەگەڵ لژنەی سەرپرشتیاری پێشەنگای ناوەندی ناساندنی تاوانەکانی دژ بە مرۆڤاتی لە خورمات و کە لە خوارەوەیە ئەوانش ئەرکیان کێشاوە پێشەنگاکیان ئەمڕۆ هەر لە تەلاری پەرلەمانیان ئامادە کردووە بەڕێزان بۆ گفتوگۆی ئەم تەوەرە کە هەمووتان بە هەند وەردەگرن بە گرنگ وەردەگرن دەرفەت بە هەمووتان دەدەین بەس پێمان خۆشە وەکو نەریتێک پێشترش پەیڕەو کراوە لە ناو خودی وڵەکانی پەرلەمان دانیشتەکانی پەرلەمان فراکسیۆنەکانی پەرلەمانیش لەسەر ئەم پرسە ڕێی خۆیان دەرببڕن ئەوەی داوایان کردووە قسە بکەن و هەر داوا کراوە پێشترش داوا کراوە بە ناوی ئەو بڵێن ئاوارەکانی دۆست خورمات و کاک ساڵح فەقێ یادەشتێکیان پێشکەش بە پەرلەمان کردووە ئیدارەی خورمات و یادەشتێکیان پێشکەش کردووە بەم دانیشتنە کاک ساڵح فەقێ دەیخوێنێتەوە و ناوەکان ئێستاش داوا لە ئێوە دەکەین ناوەکان بنووسن و خاڵی نظامیش وەردەگرین و دواتر دەین برگە بە برگە خاڵ بە خاڵ باسی لێ دەکەین بەڕێز ئامینە زکری خاڵی نظامی دەینووسین بوونە زۆر دوو خاڵی نظامیمان نەوەی تر ناوەکان بێگەردخان دەینووسیت خاڵە نظامیەکان وەردەگرین تا ناوەکان هەمووی ئەوەی داوا دەکەن مناقشە بکەن بنووسرێت ئامینە زکری فەرموو برای سروکی پارلمانی منو فراکسیون امجیب خیراتنا حوالن کوش دوست خورماتور هاتی ندیکن البته خاله من پیروی اوه کو الگور خاله دوی برگای دوی جماده 54 هوا اف بابته یا دخواست کردی که گفتگو بهتر کردن اگر سعید بجیتن هد اندام اگ بویان هیا دوا بکن گفتگوی بابته که گشی بخنه برنامه پارلمان و به آماده بونی سروکی پارلمان یا سروکی وزیران یا وزیری تایبەتمە و تا اوه ناچتا چارچوبه و ماده دا یا با وزیر دستان ناوچن کردستانیان در و اداره حریم جیوره آماده با دو اف دواکاریا یا پارلمانتارین برای روی پارلمانی نگرتیه داخوازی یک شلای هندک پارلمانتار یا هات یا پیشکش کردن بیکو او دواکاریش عالیه دستا سروکاتی یا پارلمانی بو لجنا تایبەتمەند کو لجنا ناچار کردستانیان در و اداره حریم بهتر آراسته کردن به تیوی بو لجنا ناچار کردستانی هات با آراسته کردن لجنا معنی راپورت خو هبا و لجنا معنی او راپورت پیشکش کرد با پارلمانتارین برز گفتگو سروه و کی نریته که کاری پارلمانی حتی نکه یا هات یا جبهه کردن ولی اوه یا در وی پیروی بو براستی امیدواریم جرکا دیتر گور هر پیروی و او تشتکو ناف پارلمانی دا جبهه بویه چارچوب پیروی ناوخوی پارلمانی بهتر سرداری کردن. سپاس بۆ بەڕێز سامینە زکری دیارە ئەم بابەتە پەیوەستە بە ئاوارەکان و ئەو وەزعی
ئاوارەکان توش بووینێ لە دوای ئەم ڕووداوانە نەخوازراوانەی کە لەم ناوچانە ڕوویان داوە پەلاماردانی ناوچەکە تاو تاوانەی لەوێ ئەنجام دراون بەتەکیت ئاراستەکراون لجنەی 140 ئاراستەکراوە لجنەی پێشمەرگە ئاراستەکراوە لجنەی ناوخوا ئاراستەکراوە لە ئەو لجنانە چوار لجنەی پەرلەمانی ئاراستەکراون راپۆرتی خۆیان حاضر بکەن ئەم بابەتەی ئەمڕۆ جیاوازە ئەمە پەیوەستە بە ژیانی ئاوارەکان بە باری ژیانی ئاوارەکان لەبەرەوە بە پێویست زانرا ئەمە ئەمڕۆ ببیتە بابەتی گفتوگۆ و دڵنیامە بە ڕۆحیەتێکی نیشتیمان پەروەرانە هەموو لایەک تەماشای پرسی ئاوارەکان دەکەتن و بەردەوام دەبین. بەڕێز بەهار عەبدوڕەحمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتەکەمان گفتوگۆیە لەسەر ڕەوشی شاری دووسخورماتوو ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو لە بەرواری سیویەکیدا یاداشتێکمان لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە ئاراستەی حکوومەت کردبوو داوا ئەەکەین ئەو یاداشتەی ئێمەش وەکو بنەمایەک ڕێگەمان پێ بدرێ بۆ ئەوەی لێرە جەخت بکەینەوە لەو خاڵانەی کە وەکو داواکاری بۆ خەڵکی خورماتوو پێشکەشمان کردو سپاسدانەکەم. سپاس بۆ بەڕێز بەهار عەبدوڕەحمان. بەێ ئێمە دەست بە گفتوگۆ دەکەین خاڵی نظامیمان هەیە کاکێ سۆران عومەر فەرموو خاڵی نظامی بۆ کاک شوان بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرەتا داواکارم ناوە کوردیەکەی خورماتوو بەکاربێنرێن نەک تووس خورماتوو ناوە کوردیەکەی کە خورماتووە بەکاربێنرێت دووەم پشتیوانی ڕایەکەی خاتو ئامینە ئاکەم بەڕاستی پەرلەمان شوێنی دەرکردنی یاسا و بڕیار و ڕاستپاردەیە گفتوگۆ ئەگەر دیاری نەکرێ میکانیزمەکەی چۆن وەردەگیرێ وەلیژانی معنی دەبوو لەم پرسا راپۆرتیان پێشکەش بکردایە ئەو کاتە گفتوگۆ بکرایە و ئێستا بەڕێستان لە دەستەی سەرۆکایەتی پێشنیار و بۆچوونەکان وەرەگرن ڕاستپاردەی لێ دەکەوێتەوە بڕیاری لێ دەکەوێتەوە ئەمە هیچی ڕوون نییە ومێ دەکەم بە جەدوایەکی زۆر ڕوونتر لە گفتوگۆ لی دەربچین زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز سۆران عومەر بەتەکیت مەبەستەکە هەر ئەوەیە ئەم دانیشتنە بەرهەمدار بیت گفتوگۆی بابەتی لە ئاستی ئەم پرسە گەورەیە و دڵنیامە بەو شێوازەش پەشداری دەکرێت لەم مناقەشاتانە کە بە ڕاستپاردە دەربچین بە چەندین ڕاستپاردە و ئەو ڕاستپاردانە دواتر بوو لایەنی پەیوەندی داردەنێرین بۆ ئەوەی بەهەند وەربگرن و دڵنیایە کەش و هەواکەش وایە باری گشتی وایە کە ئەو پرسە دەبێتن پەلە لێ بکرێتن. بەڕێز بەهار عەبدوڕەحمان دکتۆرە بەهار فەرموو خاڵێکی نظامی. بڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە ڕایەکەی ئامینە خان و کاکسۆرانەکەم و حەلێکم بۆ اقتراحێکم بۆ جەنابتان پێ لە سەرۆکایەتی ئەویش ئەوەیە کە لیژنەی ناوچەدا بڕێنراوەکان بێنە سەر منەستا ئەوان هینەکان تەوسیاتەکان وەربگرن لای خۆیان بینوسنەوە کە ئەوان لیژنەی مختصن دواتر لەگەڵ لیژنەکانی ترا بیکەنە تەوسیات و راپۆرت و ئەوان. دکتۆرە بەهار زۆر سپاس ڕێیەکی پەسەندە و ڕێیەکی پەسەندە داوا لە لژنەی مادەی 140 دەکەی لژنە ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی ئیدارەی هەرێم بێنە سەر سەکوی دیار بۆ لژنەکان کاک سۆران عومەر خاڵێکی نظامی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر وا بێ لیژنەی مافەکانی مرۆڤ معنیە بە پرسی ئەو ڕەوشی ئاوارەوە ئەو پێشێلکاریانە داوا لە لیژنەی مافی مرۆڤ دەکەن ئەوش بێنە سەر مێنەسا فەرموون. باوش بێن باوش فەرموون هەردوو لیژنە ڕاستە هەردوو لیژنە معنینە بەخێر بێن. دوو خاڵی نظامیمانەنە یەک بەڕێز تەلار لەتیف فەرموو.
بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆی ئێمە کۆبوونەوەکەمان بەرهەمدار بێ و ڕاستپاردەکانیش دیار بێ و ئاراستەکانی ئەو لایەنانەی کە ڕاستپاردەکانی بۆ ئاراستاکەین دیار بێ زۆر گرنگە زۆر گرنگە بەڕاستی ئەو لیژنە پەیوەندیداران کۆمەڵی ڕاستپاردیان هەبێ ماوەیەکیان پێ بدرێ کۆمەڵی ڕاستپاردیان هەبێ دوایی گفتوگۆکان لەسەر ئەو ڕاستپاردانە بکە هەتاکو ئێمە بۆی منش پشگیری بەڕاستی کاکسۆران و ئامینەخان و دکتۆرە بەهارەکەم کە گرنگە کار لەسەر و خەڵانە بکرێ پێش ئەوەی دەست بە گفتوگۆ بکەین. سپاس بۆ بەڕێز تەلار لەتیف. خاڵێکی تری نظامی کاک مححمود. بەڕێز سەرۆکی پەرلەمان کەواتە دەبوو لیژنەی پێشمەرگەشت وجودی لێ هەبووە چکە خۆتان نەزانن سنوورەکە ڕەهەندێکی سەربازی بەخۆیەوە گرتووە پێشمەرگەشت زۆر معنیە بۆ سنوورە داواکارم کە لیژنەی پێشمەرگەشت وجودیان هەبێت لەسەر منەسە. سپاس کاک مححمود. خاڵێکی تری نظامی دوای باس دەکەین کاک سالار مححمود. بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار مححمود بێگومان ئەم بابەتە ئەهەمیەتی خۆی هەیە و دەبوو دەم و دەست لە گەرماوگەرمی ئەحداسەکانەوە پەرلەمانی کوردستان بە جدیەتەوە مشهوری ئەم خەڵکەی بخواردایە کە ئاوارە بوون بەڵام ئێستاش درەنگ نییە ئەگەر پەرلەمانی کوردستان بتوانێت بڕیارێک لەو مەسەلە بدا یان شتێک لە نەهامەتی و بارگرانی سەرشانی خەڵکە کەم کاتەوە بۆیە من پێشنیارەکەم ئەم دانیشتە چەند سەعاتێک دوا بخرێ لیژنە معنیەکان لەگەڵ نوێنەرانی خەڵکی دووس کە هاتوون بۆ پەرلەمانی کوردستان دانیشتنێک بکەن راپۆرتێکی هاوبەش حازر بکەن و ئەو پەرلەمانتارانەشی کە قسەی جدیان هەیە لێرە یان راپۆرتیان هەیە نووسرا و ئاراستەی ئەو لیژنەیە بکەن چەند سەعاتێک بۆ ئەوەی ئێمە گفتوگۆکە هەر بۆ گفتوگۆ نەبێ گفتوگۆکە بۆ پرسێک بێت کە بتوانێت نەتیجەیەکی هەبێ و ئەو خەڵکە هاتوون ئێمە پرسیان پێ بکەین و بەتایبەتی ئیدارەی تایە ئەنجومەنی تایە هاوڵاتی تایە خەڵکی کەسایەتی تایە پرسوڕایەکیان لەگەڵ بکەین و پێشەنگایەکیشیان لە خوارەوە کردوێتەوە هی معاناتەکان پێکەوە پەرلەمان هەمومان بچین ئیفتتاحی بکەین و لیژنە معنیەکان ڕاستپێرین چەند سەعاتێک راپۆرتێکی تێر و تەسەل ئامادە بکەن بۆ ئەوەی بتوانین ئەم گفتوگۆیەکی بەرهەمدار بێ و سپاسدانەکەم. سپاس بۆ بەڕێز سالار مححمود. خاڵیترین نظامی هەنا بەس دەمەوێت ئەوە بەوەی بەڕێز ڕابگەینم یاداشتێکی تایبەت لە ئیدارەی خۆرمات و گەشتووە پەرلەمان و ئەو یاداشتە کاک ساڵح فەقێ بە نوێنەراتی ئیدارە بۆ ئەوەی بەڕێز دەخوێنتەوە و دڵنیامە هەمووتان زانیاری ورتان هەیە لەسەر ئەو بارەی لەو ناوچانە ڕووی داوە ئەوەی بەسەر ئەو ناوچانە داهاتووە یعنی هەموو ئەندامانی پەرلەمان زانیاریتان هەیە فراکسیۆنەکان زانیاریان هەیە لەبەرەوە زۆر گرنگە گفتوگو بیکەین و لیژنەکانی پەیوەست بەم پرسەوە کاتیان دەدەینێ بۆی ڕاستپاردەکان دابڕێژن و اینجا ئەو ڕاستپاردانە دێنە ناو دانیشتن لە ناو ئەم هۆڵە و دەنگی لەر دەدەین. خاڵی تری نظامی بەڕێز حیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان کە هاتە سەر ئەوەی ببێ بە لیژنەی ناوخۆ و لیژنەی پێشمەرگەش مەفروض بوو کە ئەوانیش تەواجودیان هەبێ لەوێ و پشگیری قسەکانی کاک سالار مححمودیش دەکەن. بەڵێ سپاس لیژنەکان ڕاستپێردراون پێشتر بۆ ئەوەی راپۆرت بنووسن لەسەر کۆی باری گشتی ئەو ناوچانە ئەوەی پەیوەستە بە پێشمەرگە ئەوەی پەیوەستە بە ناوخۆ ئەوەی پەیوەستە بە مافی مرۆڤ مافی ئافرەتان ئەوانە 140 ئەوان بە شێوازێکی گشتی دەنووسن ئەوەی ئەمڕۆ ئێمە مەبەستمانە باری خۆرماتۆیە بە تایبەتی باری گوزەران باری ژیانی ئاوارەکان. بەڕێز کاک حاجی کاروان حاڵێکی نظامی. بەڵێ سەرۆکی پەرلەمانی وەکو لیژنە نوێنەرانی دووسخورماتومان بینیوە و جەنابی قایم قامیشمان بینیوە و دانیشتنی خۆشمان کردووە ناتوانین بڵێن راپۆرت بەڵام نیمچە راپۆرتێکە ئەگەر لەسەر و ئەوە زیاد بوو ئەوە زیادیەکەین ئەگەر باش بێ ئەگەر پێتان باش بوو چکە وەقت ینی تاخیر ئەبێت وا باشێمە ئەوە بخێنینەوە لەسەر و ئەوە چیمانەوت ئیزافەیەکەین. سپاس. سپاس بۆ بەڕێز کاک حاجی کاروان. چەند خاڵێکی تری نظامیمان هەنا ئەوانە شوەردەگرین لێرەوە دەست پێ دەکەم تا تەواو دەکەم هەر بۆ زانیاری بەڕێز سعات یەک ئەوە پێشانگایەک لە خوارە هەیە لەسەر خۆرماتۆ و باری خۆرماتۆ واوەی بەسەر خۆرماتۆ هاتووە چاڕوانی ئەوەکەن نوێنەری وڵاتانی بیانی لە کوردستان کە ئەوەش حازر ببن بیبینن بە چاوی خۆیان ببینن تاوکاتە مناقشە دەکەین اینجا دەچینە خوارێ لەگەڵ ئەوانە و پیشانگایە دەکەینەوە و دەیبینین و دەگەڕێینەوە مناقشەت بەردەوام دەکەین تا کۆتایی دێتن اینجا لیژنەکان ڕادەسپێرین بۆ ئەوەی ڕاستپاردەکان بینوسن.
خاڵە نظامیەکان ئەوەی ماون کاک دولێر فەرموو نەنووسیوم بەڵام ئێستا دەینووسم چونکە بوون ئێمە لیژنەی پێشمەرگە بە پێی ئەو نووسراوی ئاراستەمان کراوە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە کۆبنەوەی لیژنەی پێشمەرگەمان کردووە و جەولەمان کردووە بۆ میحوەری 1 بۆ میحوەری 3 بۆ میحوەری 4 و لەگەڵ لیژنەی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و ستافی باڵای کۆبووبووینەوە لەبەرەوە ماوەیەکی ترمان دەوێ نزیکەی 50 وەرەقەمان لە دەلیل و لە بەڵگە و لە پێداویستی دابینکردنی ئەو نووسراوە و دابین کردووە بۆیە ئێمە کاتێککەی پێچێتە ئامادەی بکەین. سپاس. سپاس بۆ بەڕێز کاک دولێر. بەڕێز شیرین حوسنی. بەڕێز سەرۆکی پەرلەمانیش بەر هەستیاریە بابەتی وژبەر کودا مەدوێت بگەهینە هەندێک ئەنجامێت باش هەند ئەو بڕیار و ڕاستپاردێت ئەڤرو دەربچەن خزمەتە خەلکی خرماتوو بکێت. پشتوانیە کاکسالاری دکم کو ساعتێکی دەرفەت بێتە دام بوان لیژنێت وەندیدار کو هەندێک خاڵە ئایانژی هەندێک راپۆرتێکی حاضر بکەن کو گفتوگۆ لەسەر بێتەکردن و ببێتە بنەمای گفتوگۆی. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز شیرین حوسنی. بەڕێز هیبە حاجی. بەڕێز سەرۆکی پارلەمان منیش پشگیری قسەکانی کاکسالار مەحموود دەکەم داواش دەکەم جگە لە ئەمڕۆ بەیانیش اختصاص بدەین بۆ قەزیەی تووس خۆرماتۆکەن چونکە قەزیەیەکی زۆر زۆر گرنگەوە دەبێتن ئێمە زیاتر لەسەری چرتر بین بە وریاتر معاملەی لەگەر بکەین. سپاس. سپاس بۆ بەڕێز هیبە حاجی. بەڕێز ئەبوو بەکر هەلەدنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵ ئەوەی کە بابەتی گفتوگۆکردن لەسەر دروستخورمات و زۆر گرنگە و هەرچەند درەنگ وەختە من هەستەکەم لە ناو هۆڵات جۆرێک لە شپرزی بۆ ئەم بابەتە گرنگە ئەبینم ینی ئامادەکاری تەواو نەکراوە هەم لەلایەن لیژنە پەیوەندیدارەکان و بیرمان نەچێت تەرەفێکی تری ئەم بابەتە حکوومەتە کە ئێستا نەوەزیری کاروباری پەرلەمان و حکوومەت لێرەیە و دەستەیەکیشمان هەیە دەستەی ناوچە کوردستانیەکان کە بە ڕێزێک بە پلەی وەزیر ئەو دەستەیە بەڕێوە ئەبات بۆ ئەوەی کە کۆبوونەوەکە بەرهەمدار بێ و ئێمە بڕیاری لێ بکەوێتەوانێت لەبەرەوە من پشگیری لە سالار مەحموود دەکەم کە نەک بۆ سعاتێک کە پێم وانێ بۆ 2 سعاتێک من پێم وایە ئەم جەلسەیە بخەینە سبەینیەوە سبێنێ تەرخانکەین بۆ قسەکردن لەسەر ڕەوشی دروستخورمات و بە ئامادەبوونی نوێنەرانی حکوومەتیش. زۆر سپاس. سپاس بۆ بەرسە بۆ بەکرا لەدنی. بەڕێز بوو کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من زۆر سپاس تەبعەن کاک دلێر باسی ئەوەی لیژنەی پێشمەرگەی کرد من دووبارەی ناکەمەوە بەڵام ئەم پرسە پێویستی بە گفتوگۆکردنەکە پێم وایە پێویست ناکات ئێمە زۆر کات بکوژین بۆیە باشتر وایە دەست بەکار بین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو مەسەلەیە و هەمومانیش ئەو ناکرێت هەرێکێک باسی سەردانەکان و بینین و ئەوانە بکە چکە بەشێکی زۆر لە پەرلەمانتاران ئەو سەردانیان کردووە سەردانی ئاوارەکانیان کردووە سەردانی شارۆچکەکانیان کردووە بۆ ئەوەی کات نەکوژین پێشنیارم وایە ئێمە دەست بەکار بین. سپاس بەڕێز ئەبوو کاروان. بەڕێز کاک بیستون. بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند ڕوونکردنەوەیەک لەبەرەوەی ئێمە ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان ئەم یادداشتەمان ئیمزا کردو ئەمە حەسر کراوە تەنها لەسەر دروستخورمات و ژیانی ئاوارەکانی ینی مەهامی ئەم تەڵەبە تەنها تایبەتە بە ژیانی ئاوارەکان بۆیە باز لە ڕەهەندەکانی تری عەسکەری و دۆخی پێشمەرگە و ئەوانە نەکراوە بۆیە تایبەتە بە و لیژنانە لەسەر دواخستنیشی ئەو تەڵەبەی کە دەوترێت چەند سعاتێک دوا بخرێت پێشتر لیژنە معنیەکان پەرلەمانتارە لە ناوچە جۆرا و جۆرەکان ئاوارەکانی دووز و خەڵکی دووز و ئیداری دووزیش بینراوە لەسەر ئەوەی کە بۆ بانگی لایەنی تەنفیزی حکوومەتی هەرێم ناکرێت لە ڕاستیدا ئەو تەڵەبەی کە ئێمە هەمانەوە ئەو بابەتەی کە ڕەبتی بە ژیانی ئاوارەکانی دروستخورمات و بە تایبەت لە ناو دروستخورمات و هەیە لە ڕاستیان ڕەبتی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە. ئێمە گرفتمان لەگەڵ حەشدی شعبی هەیە کە حەشدی شعبی نە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت دەریان بکەوە نە ئێمە دەتوانین لە ڕاستیە تەڵەب لە حکوومەتی هەرێم بکەین کە حەشدی شعبیمان بۆ دەرکابووی ئاوارەکان بگەڕێنەوە بۆیە لە تایبەت بە بانگێشتەکە یان تەڵەبی جەلسەکە بانگی لایەنی پەیوەندیدار نەکراوە چکە تۆ نازانی ئەم لایەن ئەم بابەتە معنی بکەی بە چ لایەنێکەوە چ لایەنێکی لەسەر بام بکەی من پێم وایە جەلسەکە ئیدامە پێ بدەین و توێژەکان بەردەوام بکرێ ئەو تەڵەبەشی کە دەوترێ وتوێژ لەگەڵ میوانەکان بکەین دوای تەواوبوونی وتوێژەکانی ناو جەلسە ئەوەی کە دەستمانەکەوێ ئیستنتاجەکەین لە ئارای ئەندامان لەگەڵ نوێنەری ئاوارەکانی دروستخورمات و لەگەڵ ئیداری دروستخورماتوش کە ئێستا لێرن دوای تەواوبوونی جەلسەکە و
یان دوای هەڵگرتنی و دوای تەواوبوونی پێشانگاکە لەگەڵ ئەوان بەیەکەوە لەگەڵ قسەکانی ناو جەلسەکە بگەینە سیغەیەکی کۆتایی. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بیستون. کاک بەرزوو. بەڵێ فەرموو. میکروفۆن چ میکروفۆن جارێکی تر ئەوەی لای کاک بازادی هەکەزە ئەتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەم میوانانی بەڕێزی خورماتوو لێرن، ئیداری خورماتووشە لێرەیە، بەشێک لە لیژنەکان کاری باشیان کردو، معلوماتی باشیان کۆ کردوتەوە، ئەوەی کاگە بەکڕاردنی ڕاستە، یعنی دەبایە زیاتر ئەمە تەنزیم بکرێت، بەڵام مادەم دانیشتنەکە فرێ و قەرەباڵغە و هەموو لایەک لێرن، ئێمە تەنها بە ڕاستپاردە دەرنەچین لەم کۆبوونەوەیە، چونکە ئەگە تەنها ڕاستپاردەبی ئەم قسەیە زۆر دقیقە کە داوای دانیشتنی پەرلەمان دەکات بۆ چەند سەعاتێک یان بۆ چەند ڕۆژێک. بەڵام ئەگەر لەگەڵ دەرکردنی چەند ڕاستپاردەیەک لیژنەیەکی پەرلەمانیش دروست بکرێ، لیژنەیەکی پەرلەمانی دروست بکرێت بۆ ئەوەی ئەو ڕاستپاردانەی ئەوەی پێویستە قسە بکرێت لەگەڵ لایانی حکوومەتی هەرێم، ئەوەی پێویستە قسە بکرێت لەگەڵ UN و بیانیەکان، ئەوەی پێویستە لە ڕێی نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراقەوە قسە بکرێت لەگەڵ حکوومەتی عێراقییان لەگەڵ جیهاتی تری عێراقی، ئەم لیژنەیە سەرپەرشتی جێبەجێکردنی ئەو ڕاستپاردانە بکەن کە ئەمڕۆ لێرە دەردەکرێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئەم پێشنیارە. زۆر سپاس کاک بەرزوو، پێشنیارێکی بەجێیە. بەڕێز سامینە زکری، دواتر کاک قادر. بەڕێز سەرۆکی دوو خاڵی ترمان ماوە، سێ خاڵی تری نیزامی وەردەگرین. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی، ئەس دەخوازە لێبوورینێت کەم هیویدارم دەستە سەرکاتیە یا پەرلەمانی من ڕخنەکە شاوەهای پسینگێکی بەرفرا وەربگرن. بڕاستی هەر جار جوینێت پەرلەمانی بەرە دەست پێ بکەن گفتوگوەکە زۆر زێدە یا دەرڤەی کارێمە تێدا ئەنجام دان. ئەوەژی بڕایۆ من هەندێک گرێدایەک و دەستا سەرکاتیە یا پەرلەمانی دیالوگ و گفتوگوت کە لیژنێت معنینی نەبوو داڕشنا یا بەرنامەی کاری. ji ber hindê hêvîdarên bû civînê ayendeyê da çikî ev nêzîkê pitir saetekî saet û nîva wextê me hate kuştin. بۆ پەرلەمانتارە بۆ پەرلەمانی وەخت gelekî giring e ji ber hindê daxwazê şewetkein wextê bername karî tê kirin hem gel lijnên meعنî hem gel ewlanê پەرلەمانێت کو بابەتە پێشکەشکەن گفتوگویەک بۆ داڕشتنا بەرنامەی هەبیان چاوانیە یا گفتوگوکردنێ. سپاس بۆ ئەو ڕەخنەیە هەرچەندە لە جێی خۆ نەبوو، چونکە ئێمە لجنەمان تەکلیف نەکردوونە تا لەگەڵ لجنەکان دانیشین یا دەشتێک هاتووە یا دەشتە لە سەرباری مرۆوی خەڵکی خۆرماتوو و بۆیەش ئەو ئامادەکاری ئەوەی کراون خودی ئەو ئەندامانە ئەو یاداشتیانی ناوە بە مەسئولیەتەوە و ئێمەش لە دەستەی سەرۆکاتی بەهەتمان وەرگرتووە. بەڕێز کاکە نوەرقادر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێم وایە بۆی بابەتەکە ڕوونتر بێ و بەرچاوڕوونی باشتر هەبێ بۆیە پشتگیری لە قسەکانی کاک سالار مەحموود دەکەم. سپاس. سپاس کاک نوەرقادر. بەڕێز ئێوار ئیبراهیم، دواتر کاک ئاری کۆتایی دێت بە خاڵە نیزامیەکان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم بدرێتە دەنگدان ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی کە زیاتر لە سێ کەس وتویانە تاجیل بکرێتن با بدرێتە دەنگدان بزانین کامیان زیاتر دەنگ. سپاس ئێوار خاتۆ ئێوار. بەڕێز ئاری محەممەد هەرسن. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. وەڵام من لە پێش هەموو شتێکا من پشگیری لەو بۆچووناکەم کە لیژنەی پێشمەرگا نوێنەریان پێویستە لێرە ئامادە بێ بۆ لەبەری لیژنەی پێشمەرگا لیژنەی جینۆسایدیشە ئەوەی لە دووس خورماتووە کرێ لەلایەن جێشی داژگەری عێراقەوە بەتەئکید ئەوە جینۆسایدە بۆیە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئەو بۆچوونەی کە ئاڵێت ئەم دانیشتنە بڵین تاجیل بکرێت دوایی ئەو بەڕێزانەی کە بڵین دیاری کراوان بچن کۆبوونەوە بکەن لەگەڵ میوانە بەڕێزەکانی دووس خورماتوو دوایی لە ئەخیرا بەلاغێک حاضر ببێت و ئێمە هیچ قسەیەک نەبوو بێ لێرە مەسیجێکی نەرمونۆڵ بۆ بەغا بنێرن لە کۆتاییەکەیشە تەشید بکرێتەوە لەسەر برایەتی کورد و عەرەب کە درۆیەکی زۆر گەورەیە. ئێمە من ئەوم پێ باش نییە هیچ نەبێت مەجای هەرێک لە فراکسیۆنەکان بن بۆ چوینی خۆیان بە تەحدیدی وەکو مەسیجێک پەرلەمانی کوردستان بینێرێ بۆ دەوڵەتی داگیرکەری عێراق. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز کاکاری. نقطەی نظامی تەواو بوون زۆر قسەمان کرد سوپاسان دەکەین. پێشتر ئەم پرسە لەلایەن فراکسیۆنەکانی کوردستانی لە بەغدا زۆر بە جوانی بە ڕێکۆپێکی وەرژێنراوە هەمووش بە کۆدەنگی بە یەکڕێزی
هەڵوێستیان هەبوو ومێدەوارن دەست بە گفتوگاکان بکەین بەو ئاراستەیە بتوانین ئەم دانیشتە بەرهەمدار بیتن و بەڕاستپاردەی بەهێز لی دەربچین بەڕێزان کاک ساڵح فەقێ دەست پێ دەکەتن یاداشتی ئیدارەی خورمات و پێشکەش ئێوەی بەڕێز دەکات فەرموو لەوێ فەرموو بەڕێزان دەستی سەرۆکایەتی و ئەندامانی پەرلەمانی بەڕێز ئەم راپۆرتە لەلایەن بەڕێز کاک شەلال عەبدولئەحمەد قایمقامی قەزای خورماتوو و بەڕێز کاک کەمال ئەحمەد قادر سەرۆکی لیژنەی یاسایی ئەنجومەنی قەزای خورماتووە هاتووە ئاراستەی بەڕێز پەرلەمانی کوردستانی کردووە. بەڕێز پەرلەمانی کوردستان بابەت داواکاری ئەمڕۆ ڕووداوەکانی ئەو ڕووداوانەی کە ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2017 و ڕۆژانی دوایی ڕوویانداوە لە شاری خورماتوو پێچەوانەی تەواوی بنەمای یاسایی و دەستوریەکانە لە هەمان کات دوورە لە پرەنسیپە دیموکراتی و نێودەوڵەتیەکان بەو پێی لە ئێستادا پێکهاتەی سەرەکی شاری دووس خورماتوو کە نەتەوەی کووردە لە دوای هێرشەکانی حەشدی شەعبی بۆ سەر ئەو شارە لە ترسی کوشتن و ڕوفاندن وەک لە پێشووتر ڕوویداوە دژی پێکهاتەکانی تر لەو شارە بۆیە لە ئێستادا ئاوەرەکانی خورماتوو لە دۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن دوور لە هەموو مافە سەرەتاییەکانی ژیان لە کەمپ و شارەکانی هەرێمی کوردستان نیشتەجێن بۆیە لە ڕێگەی بەڕێستانەوە داواکاریەکانمان دەخەینە ڕوو بە هیوای چارەسەرکردنێکی گونجاو بۆ خەڵکی ئەو شارە. یەک پەلەکردن لە ڕاگررتنی سووتاندن و تاڵانکردن و تەقاندنەوەی ماڵی هاوڵاتیانی کورد لە خورماتوو. دوو داواکارین لە بەڕێز سارفشار بخەنە سەر حکوومەتی بەڕێز عەبادی و لایەنە نێودەوڵەتیەکان بۆ پێکێنانی لیژنەیەکی هاوبەش لە ناو کەوانەیەک لیجنە تەقەسی الحەقایق بۆ لێکۆڵینەوە و خستنەڕووی ڕاستی ڕووداوەکان لە 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر لە خورماتوو. سێ ڕاگررتنی هەموو جۆرە گۆڕانکاریەک لە ئێستادا هەوڵ دەدرێت بگۆڕدرێت لە ڕووی ئیداری چونکە لە ڕابردوودا لەسەر ڕێکەوتن و بنەمای تەوافق دانراوە واتە یەکە ئیداریەکانی شارەکە. چوار داواکارین هەوڵی خۆتان بخەنەگەر بۆ ڕەوانەکردنی هێزێکی هاوبەش یان هێزێکی ئاشتی پارێزی نێودەوڵەتی یان هێزێکی هاوپەیمانان بۆ ئاساییکردنەوەی دۆخی شارەکە و گەڕانەوەی ئاوارەکان چونکە لە ئێستادا زیاتر لە 2 ناحیە و زیاتر لە 50 گوندی کورد و عەرب ئاوارەیە لەگەڵ خەڵکی ناوەندی قەزاکەش. 5 هەوڵ بدرێت بە ناساندنی تاوانەکانی 16 ئۆکتۆبەر بە تاوانی جەنگ و جینۆساید بناسیێ و ئەنجامدەرانی ئەو تاوانە بدرێتە دادگای نێودەوڵەتی. 6 هەوڵی تەواو بدرێت بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتر لە شاری خورماتوو لەگەڵ ڕێزماندا بەواژوی هەردوو بەڕێزان شەلال عەبدوڵڵا ئەحمەد قایمقامی قەزای خورماتوو کەمال ئەحمەد قادر سەرۆکی لیژنەی یاسایی ئەنجومەنی قەزای خورماتوو. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ کە بە نوێنەتی ڕێز قایمقامی خورماتوو ئەم یاداشتەی پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە سپاسیان دەکەین و ئێستا داوا لە سەرۆکی لیژنەی مادەی 140 ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی ئیدارەی هەرێم داوا لێ دەکەین راپۆرتی خۆیان پێشکەشکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکان ئەو بابەتەمان ئامادە کردووە لەدا دەیخوێنینەوە. لە دوای ڕووداوەکانی 16 مانگ لە خورماتوو ناوچە کوردستانیەکان لێژنە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە وردی ئاگاداری ڕووداوەکان بووین و لەگەڵ ئاوارەکان و دانیشتوانە کوردەکەی لەوت توێژدا بووین. بەڕێزان ئەوەی لە خورماتوو گوزەرە لەسەر دەستی حەشدی شعبی لە کوشتن و سوتاندنی ماڵ و تاڵانکردنی دوکان و بازاری کوردەکان جینۆسایدن بە پێی یاسای نێودەوڵەتیەکان ڕەگەزەکانی تاوانی دژە مرۆڤایەتیان تێدایە. لە خورماتوو نزیکەی 6,000 هاوڵاتی سیڤیل لە کوردەکان ئاوارە بوون ئێستا دۆخی ژیانیان زۆر خراپە و لە ناوچەکانی کوردستاندا دەژین. حەشدی شعبی تا ئێستا بەردەوامە لە تاڵانکردن و تەقاندنەوەی ماڵ و شوێنە کوردیەکان. ئێستا ئەوەی گرنگە گەڕانەوەی ئاوارەکان و ئاساییکردنەوەی دۆخی خورماتووە. ئێمە لە لیژنە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم
بە پێویستی دەزانین و داوا دەکەین لێژدەیەک پێک بێت لە پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 47 لە پەیڕێوی ناوخۆ بۆ ئەم خاڵانەی کە دیاریمان کردووە. یەک بە دۆکومنتکردنی تاوانەکانی ئەنجامدرا و وەگەیاندنی بەلایەنی پەیوەندیدار. دووەم داوای هێزی هاوبەش بکرێ جێگی بکرێن بۆ سەلامەتی و ئاساییکردنەوەی دۆخەکە و جگە لە حەشدی شعبی و تا بکرێ داوا بکرێ هێزێکی ئەمریکی کە لە ناوچەکەدا جێگیر بکرێن بۆ ئەوەی سی قەومتمانە لەلایەن خەڵکی ئەو سنوورە دروست بێ بۆ گەڕانەوەیان. سێ گەڕانەوەی هاوڵاتیانی کورد بۆ خورمات و چار قەرەبۆکردنەوەی زیان لێکەوتوانی خورمات و لەلایەن حکوومەتی عێراقەوە کە زیانیشی زۆریان بەرکەوتووە. پێنج تا گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێداویستی هەنوکەیی و زەروریان بۆ دابین بکرێت. شش چارەسەرکردنی گرفتی کارمەندانی خورمات و چ بە تەنسیب یاخود ڕەچاوی بارودۆخیان بکرێت تا دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. هەفت داوا لە UN دەکەین لە ڕێگای لێژنەی حقوقی ئینسانی سەر بەنێتەوەی یەکگرتوەکان محقق لێکۆلەر بنێرێت بە دۆکومنتکردنی پێشارکاریەکان. زۆر سپاس. سۆپاس بۆ بەڕێز سەرۆکی لجنەی ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی ئیدارەی هەرێم. بەڕێزان لجنەی مافی مرۆڤ چەندین داتا و دوکومنتی لەبەردەست هەیە، راپۆرتێکی لەبەردەست هەیە لە سەرباری خورمات و تەواوی ناوچەکانی تر کەرکووک و ناوچەکانی تر کە پەلەمار درابوون لەلایەن حەشدی شعبیەوە تا ئێستا 4 راپۆرت بە پەرلەمانی کوردستان گەیشتون. داوا لە سەرۆکی لجنەی مافی مرۆڤ دەکەین ئەو داتای لەبەردەستیانە پێشکەش بە ئێوەی بەڕێز بکات. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سوپاس بۆ بەڕێز قایم قامی خورماتوو و ئەو ستافەی کە هاوکاری بوون لە ئامادەکردن و دۆکۆمنتکردنی بەشێک لەو تاوانانەی کە لە شەوی 15 لەسەر 16 دەی 2017 کە لەلایەن حەشدی شعبی بەرامبەر بە دانیشتوانی کوردی خورماتوو ئەنجام درا و ئەمە راپۆرتەکەیە وردەکاریەکانی بە وێنە و بە ئامار تێدایە. من هەوڵەدەم بە خێرایی بەسەریدا تێپەڕێم. بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ئامادەیە. ئەگەر بەڕێزان دەستەی سەرۆکایەتی بڕیار بدەن راپۆرتەکە بخرێتە بەردەستی هەموو پەرلەمانتاران و بەردەم ڕایگشتی. لە ڕاستیە ئەوەی کە لە شەوی 15 لەسەر 16 دەوە لە 16 دە لە خورماتوو ڕوویداوە ئەچێتە خانەی تاوانی پاکتاوکردنی نەتەوەیەک لە خورماتوو بە ناوی کوردەوە کە لە دواتر ئاماژە بەوادەین کە چی کراوە. ئەوەی کە هەمان شەو و ڕۆژ ئەنجام دراوە شەهیدکردنی چەندین پێشمەرگە و پۆلیس و هێزەکانی ئاسایش و هاوڵاتی مەدەنیە کە لێرە ناوەکانیان تۆمارە. بەداخەوە تا ئەو کاتە 10 شەهید هەبووە بەڵام بەردەوام بووە و زیادیشی کردووە. ئەمە وێنەی بەشێک لە شەهیدەکانە کە بە شێوەیەکی زۆر دڕندانە شەهید کراون و تەرمەکانیشیان بێڕێزی پێکراوە. هەر لە سەرەتای ڕووداوەکە 41 هاوڵاتی و پێشمەرگە و لە هێزەکانی پۆلیس دیارە دەستگیر کران بە دیلگیران و دوای ئەشکەنجە و بێڕێزیکردن هەندێکیان ئازاد کران. هەر لەو شەوەدا لەو شەو ڕۆژەدا 115 هاوڵاتی و پێشمەرگە و پۆلیس و ئاسایش بریندار کراوە و گەێنراوەتە نەخۆشخانەکانی هەرێم بۆ چارەسەر و ئەمە بەشێکە لەو تعزیبانەی کە بەرامبەر بە ئەو گیراوانە ئەنجام دراوە کە لوتکەی بێڕێزیە بە مافەکانی مرۆڤ. و تەقاندنەوەی زیاتر لە 250 کە هەر ئەو شەوەی ڕووداوەکە دیارە شەو ڕۆژی ڕووداوەکە 50 خان و بینای نیشتەجێبوونی هاوڵاتیانی کورد تەقێنراوەتەوە و لەگەڵ زەویە تەخت کراوە کە تا ئێستا و تا ئەم شەو و ئەم ڕۆژ تەقاندنەوەی ماڵی هاوڵاتیانی کورد بەردەوامی هەبووە کە ئەمە بەڵگەکانە.
هەرچەندە بەداخەوە لە ڕووداوەکانی 15 و 16 دەی خورماتووە چاوی کامێراکانی ناوخۆ و دەرەوە لەسەر خورماتوو نەبوو، حەسر کرابوو بۆی ئەم تاوانانە دۆکۆمنت نەکرێ، بەڵام خۆشبەختانە بەشێکی زۆر لەو تاوانانە وێنەی گیراوە کە ئەوەی لێرە کراوە تەنها ڕژێمی بەعز بەرامبەر بە گەلی کورد لە ئەنفال و لە کیمیابارانە ئەنجامی داوە. تاڵانکردنی زیاتر لە 2000 ماڵ و دووکان و بینای بازرگانی و سووتاندنیان کە ئەمە وێنەکانێتی واتە سەر و ماڵی خەڵک لە خورماتوو هەر هەمووی بەم شێوە وەحشیانە بەم شێوە دڕندەیە کەوتە بەر پەلامارەکانی حەشدی شەعبی کە تۆڵە سندنەوە و ڕقێکی گەورەی تیا ئەبینرێ، هیچ ماڵێک نەبوێردراوە و هیچ بازاڕ و شوێنێکی کوردنشین لە خورماتوو سەلامت نەبووە. جگەلەوە ئاوارەکردنی 47,000 هاوڵاتی کە زیاترە لە 8,000 خانەوادە تەنها توانیویانە دەرباز بن لە دەست ئەو پەلامارە دڕندە یانەی کە حەشدی شەعبی لە شەوی 15 و ڕۆژی 16 دەی 2017 کردیە سەریان و بەداخەوە ئەگەر ببینن وێنەکان وێنەی زۆر مەئەساویە کە بەداخەوە لەم چەند ڕۆژەدا وەکو ئەمڕۆ میوانانی بەڕێزی خورماتوو ئاماژیان پێکرد منداڵێکی 2 ساڵە لە سەرمایە ڕق بووەوە. سووتاندن و تاڵانکردنی هەموو ئەو چێشتخانە و مەحەلە بازرگانیانەی کە لە خورماتووە هەبووە و ئەوە تا ببینن چۆن چەکدارەکانی حەشدی شەعبی تاڵانی دەکەن و ئەمە وێنەی وێرانکاری کۆڵان و بازاڕ و شوێنە بازرگانیەکانی کوردەکەنە لە خورماتوو تا سووتاندنی ئاڵای هەرێمی کوردستان و بێڕێزیکردن بە ئاڵای هەرێمی کوردستان و ئەمە یەکێکە لە بەرپرسەکانی پەرلەمانی عێراقی کە بەچەکەوە بۆ خۆی پێشڕەوی ئەو حەملەیەی کە ئەو جینۆسایدەی بەرامبەر بە خەڵکی خورماتوو کراوە لەوێ ببینن بڕیاردەری پەرلەمانی عێراقی خۆی بۆ خۆی بەچەکەوە لە گەڕەکەکانە بۆ تۆڵە سندنەوە دەگەڕێ و تاڵانکردنی دە فەرمانگەی حکوومەت کە قایمقامیەتی خورماتوو، ئەنجومەنی قەزای خورماتوو و ناوەندی تەندروستی حەیجمهوری، محەتەی کارەبای حەیجمهوری، ناوەندی فریاکەوتنی خێرا، بەشی کشتوکاڵی خورماتوو، بەلەدیەی خورماتوو، نەخۆشخانەی گشتی خورماتوو و پەروەردەی خورماتوو لەگەڵ دایرەی شەهیدانی خورماتوو هەر هەمووی تاڵان کراوە و ئەمە کورتەی ئەو راپۆرتە بوو کە بەشێکی دۆکۆمنتکردنی تاوانەکانە. زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز کاک سووران ئۆمەر سەرۆکی لجنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کە بە نوێنەراتی بەڕێزان قایمقامی خورماتوو راپۆرتەکەیان پێشکەش بە ئێوەی بەڕێز کرد. ئۆمێدەوارین بتوانین لە ماوەکی نێزیکدا ئەو راپۆرتانە کە ئامادە کراون لەسەر ئەو تاوانانە گشت ئەو تاوانانە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵێتەکان ئامنستی ئینتەرناشنال، هیومان ڕایتس وۆچ، ئەوەی یۆنامی راپۆرتی زۆریان ئامادە کردووە بتوانین پەرلەمانی کوردستان لجنەی مافی مرۆڤ لجنەکانی تر سوودی لێ ببینن بۆ ئەوەی بە دوواداچوونی زیاتری ئەم پرسە بکرێتن. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین. ئەو بەڕێزانەی ناوی خۆیان نووسیوە ناوەکان دەخوێنینەوە ئەوەی کە ناوی نەنووسرابوو ئیزافەی دەکەن. بەڕێز دکتۆر محەممەد عەلی، دلێر ماوەتی، بێستون فایق، بەهزاد دروێش، برزۆ مەجید، مەروان گەڵاڵی، ئاری هەرسین، حەیات مەجید، عباس غەزالی، ئەبوو کاروان، مامۆستا ماجد، ئایدن معروف، ئەبوو بەکر هەڵەدنی، سۆران عومەر، دکتۆرە بەهار، پەروا عەلی، نەجیبە لەطیف، مونا نەبی، دکتۆر شێرکۆ حەمە ئەمین، ناظم کەبیر، خەڵەف ئەحمەد، سەرکەوت سەرحەد، ئاواز جەنگی، دکتۆر فرسەت سۆفی، عباس فەتاح، حاجی کاروان، محمود حاجی عومەر،
تلار لطيف عمر عناية مصطفى سكري سالار محمود دكتور سرود شيترما زۆر ماوە والله كاك جعفر هاوكاري كزحمان باش نوضل باش ئەوەی ئەو بەرە ناوەکە من دەنووسم کاک گۆران تا ئاشنا دەبین کەس نەمایە بەڕێزان هەرجار و ئیتفاق کراوە و بڕیاردراوە 1 دقیقە بەس ئەمڕۆ هەمووتان دەتانەوێت قسە بکەن وا بە باش دەزانی لە 2 دقیقە تێنەپەڕێت باشترە ئەم بابەتەکە شڕ و پڕە و لە 2 دقیقەدا دڵنیامە هەمووتان دەتوانن دەربڕین لە ڕای خۆتان بکەن. هاتەوە ئەوانە دەرفەتی ئەوتر زیاتریان دەدەست. نووسراوە حەیات ناوڵە نەمنووسی بوو دەست بەرز نەکرد دوێنێتەوە دەست پێ بکەین بەڕێز دکتۆر محەممەد عەلی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە نوێنەراتی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ئەم راپۆرتەتان پێشکەش دەکەم هیوادارم لە 2 دقیقە زیاتر بچکێ بە نوێنەراتی فراکسیۆن قسە دەکەم وانە فەرموو بە کورتی قسە دەکەم بەردەوام بە فەرموو. ئۆکەی دۆخی دۆستخۆرماتە و پاش ڕۆداواکانی 16 ئۆکتۆبەری 2017 لە سەردا دەمەوەی بە خێراتنێکی گەرمی هاوڵاتیانی شاری دۆستخۆرماتە بکەم زۆر بەخێر بێن. ئێمە لەم پرزنتیشنەدا باسی چی دەکەین؟ یەکەم باسی دۆخی گشتی دۆستخۆرماتە دەکەین، دوام داتاکان و تاوانی دژ بە مرۆڤ و ڕۆداواکان دەخینەوە، سێم داواکاریەکان و چوارەمیش پێشنیارەکان بۆ پارلەمانی کوردستان کە پێشنیاری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان. بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتەمە پشتبەستنمان بە ڕێکخراوە مرۆڤیەکانی سەر بە UN و هەروەها Human Rights Watch و هەروە Amnesty International و هەندێک راپۆرتی میدیایی و خەڵکی ئەو ناوچەنە بە تایبەتی پێشمەرگەکانی ئەو ناوچەنە و هەروەها ئۆفیسی وەڵامدانەوە و بەدواداچوونی راپۆرتە نێودەوڵەتەکان دکتۆر دیندار زێباری ئەوانیش لە ڕۆی داتاکانەوە سەرچاوەی داتاکانی ئەم راپۆرتە بوون. بەڕێزان ئێمەی کوردستانیان بەگشتی بە تایبەتی کوردستانیانی تۆزخۆرماتوو لە زۆر زمانێکەوە تووشی ئەنفال ڕاگواستنی بە زۆر پرۆسەی بەعرەبکردن
لەلایەن باسی عێراقەوە و تاوەکو هێرشە تیرۆریستەکانی پاش 2003 و بەردەوام تووشی نەهامەتی و بەردەوامی تووشی ئەم زوڵم و زورداری دەبینەوە. ئەوەی کە لە ئێستادا هەیە بەس ناوەکیایە کە لە باسی عێراقەوە گۆڕاوە بۆ حەشدی شعبی کە کۆمەڵە هێزێکی دیارن و شەرعیەتی خۆیان لە حکوومەتی زۆرینەی شیعی عێراق و هەروەها بە پشتگیری ڕاستەوخۆیی حکوومەتی ئێرانەوە ئەو چاوساندنە بەردەوامە. لێرەدا ئەوەی بۆ ئێمە گرنگێکە کاری لەسەر بکەین چەند پرسیارێکە. ئایا پرۆسەی ئەمفالکردنی کوردستانیەکان لە پاش کۆتایی هاتنی ڕژێمی بەعس لە عێراقدا کۆتایی پێ هاتووە یان هێشتا بەردەوامە؟ دوو، ئایا کوردستانیەکان تا چ ڕادەیەک باوەریان بە حکوومەتی ناوەندی ئێستا هەیە؟ ئایا هەر ئەو ترسەیان دووبارە نەبووتەوە کە حکوومەتی عێراق هەر حکوومەتی جارانی عێراق و هەر کاتێک هێزی هەبیت سیاسەتی دوژمنکارانەی بەرامبەر بە کوردستان هەیە؟ سێم، ئایا ئومێدێکمان بەوە هەیە کە ترس، تۆقاندن، کۆمەڵکوژی و جینوساید دژی کوردستانیەکان لە عێراقدا کۆتایی پێبێت؟ ئێمە دەینە سەر داتاکان بەڕێزان کاکشوان و کاکسۆران هەردووکیان ژمارەك داتیان لەبەردەست بوو. داتاکان لە هەندێک شوێن لێک جیاوازن، بەڵام ئێمە دەتوانین لەسەر ئەپدەیتی داتاکان پاشەوەی کە راپۆرتی فراکسیۆنیش دەدەینە سەرۆکاتی پارلەمان ڕێک بکەوین و داتای ئەوانەی کە لە ئێستادا هەیە داتای دووسێ ڕۆژ پێش ئێستان. پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر زیاتر لە 100,000 هاوڵاتی دۆستخۆرمات و ئاوارە بوون. 1102 خانووی هاوڵاتی سڤیل لەلایەن حەشدی شعبیەوە سوتێنران. 12 بارەگای حزبە سیاسیەکان، 5 ئێزگەی رادیۆ و کەناڵێکی تەلەڤیزیۆن لەناوبرا. لە 19 ئۆکتۆبەر 2 دەرمانخانە لە خۆرماتوو لەلایەن حەشدەوە سوتێنران. ئاوارەکانی خۆرماتوو بەڕێزان بەپێی ئاماری نەتەوە یەکگرتووەکان 181,000 ئاوارەی کەرکووک و خۆرماتوو گەرانەوە شوێنی خۆیان، بەڵام هێشتا زیاتر لە 172,000 کەس لە ئاوارەی لەدەژین. داتاکانی ئاوارەکانی دۆستخۆرماتوو لە کوردستاندا کە زۆربیان لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر جێگیرن کە ژمارەیان سەرجەمی ژمارەیان 5438 خێزانە. تاوان کەیسێکی دیکەی دەستدرێژی سێکسی بوو سەر خێزانێکی دۆستخۆرماتوو تومارکراوە کە کچێکی گەنج و دایکەکەی بەداخەوە لە بەرچاوی ئەندامانی خێزانی لەلایەن 8 میلیشیای حەشدی شعبیەوە دەستدرێژی سێکسی کراوەتە سەر. ئێمە ئێستا داواکاریەکانی خۆمان دەخەینەڕۆ کە کۆمەڵێک داواکارین لەلایەن فراکسیۆنی پارتیەوە بۆ و پاشەوەش ئێمە پێشنیارەکانی فراکسیۆن دەخەینەڕۆ. داواکاریەکان داوا لە حکوومەتی ناوەندی نەتەوە یەکگرتووەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و گشت ڕێکخراوە مرویەکانی جیهان دەکەین کە بە دەنگ ئەو کارەساتانەوە بێن کە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان بە درێژایی دەیان ساڵە ڕوودەدەن. ئاوارەکانی دۆستخۆرماتوو، کەرکووک، شنگال، زومار مافی ئەوەیان هەیە کە وەکو مرۆڤ ڕەفتاریان لەگەڵ بکرێت. مافی ئەوەیان هەیە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و بەسەر بەرزی بژین. ئەوەی حەشدی شعبی بە پشتگیری حکوومەتی زۆرینەی شیعی عێراق و حکوومەتی ئێران ئەنجام دەدات، سڕینەوەی ناسنامە، کەلتور، زمان، ئاین و پێکەوە ژیانی ئەم ناوچانەیە. دانان بەو جینۆسایدای کە دژ بە کوردستانیەکان بەگشتی و دانیشتوانی کورد، کریستیان، تورکمان، ئێزیدی ئەم ناوچانە بە تایبەتی دەکرێت. دانان بە کردداری گۆڕینی دەمۆگرافی ئەو ناوچانە بە شێوازێکی سیستەماتیک کە لە سەدەی ڕابردووەوە تا ئێستا بەردەوام بە ناوچە کوردستانیەکان دەکرێت و هەموو ئەو هەوڵانەی کە بۆ گۆڕینی مێژووی کەلتوری ئەو ناوچانە دەکرێت. بەشداربوونی UN لە چارەسەرکردنی کێشەکان بە تایبەتی لە نێوان حکوومەتی ناوەندی و هەرێمی کوردستان و هەروەها لە نێوان پێکهاتەکانی عێراق و هەرێمی کوردستان. هێنانی تاوانباران بوو بەردەم یاسا و هاوکات قەرەبووکردنی یاسایی زیان لێکەوتووەکان. پشتگیری مرۆوی ناوتەوە یەکگرتووەکان بوو لە قەوماوانی دوای کارەساتەکانی 16 ئۆکتۆبەر و هاوکاریکردنیان و ڕەخساندنی دەرفەتی گەرانەوەیان بوو شوێنەکانیان. داواکارین کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پشتگیری ئاوارەکان بکەن کە لە ئێستادا پێویستیان بەوە هەیە کە لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان وەکو پرۆسەی پەروەردە و خزمەتگوزاریە تەندروستیەکان بێبەش نەبن.
پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی بە زووترین کات بە تایبەتی دادگای تاوانی نێودەوڵەتی و ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان تیمی دووزینەوەی ڕاستیەکان بۆ بە دوواداچوون بنێرنە ئەو ناوچانەوە و کاری جدی لەسەر پێشێلکاریەکان و تاوانی دژمە مرۆڤ بکەن. پێشێلکاریە دەستوریەکانی حکوومەتی عێراق بە تایبەتی لە ڕووی بەکارهێنانی هێزی سەربازی دژ بە کوردستانیەکان کە لە ئەنجامدا خەڵکی هەرمی کوردستان ڕوبەڕووی تیرۆر بوون پێویستە کار لەسەر بکرێت. بەڕێزان ئەمانەی خوارەوە پێشنیارەکانمانم بۆ پارلەمانی کوردستان و بۆ لژنەمانیەکانی پارلەمانی کوردستان کە پێشنیارەکانی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانم. بە پێی مادەی 47 پەیڕەوی ناوخۆی پارلەمانی کوردستان، پارلەمان لیژنەیەکی لێکۆڵینەوە بە دوواداچوونی ڕاستیەکان بوو بە دوواداچوون لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پێک بهێنێت. پێکهێنانی لیژنەیەک بوو بە جینۆساید ناساندنی تاوانی دژی مرۆڤایەتی کە خەڵکی هەرێمی کوردستان بە بەردەوامی دەیان ساڵە ڕوبەڕووی دەبنەوە. ئەمە پاکێجێکە پێویستە هەمووی بە دوکیومنت پێشکەش بەڕای گشتی نێودەوڵەتی و دادگای تاوانی نێودەوڵەتی بکرێت. بەڕێزان ئێمە لە ماوەی ڕابردوودا بە درێژایی ساڵان خەریکەوە بوون کە تەخوینی یەکترمان کردووە، یەکترمان بە خاین ژماردووە، یەکترمان بە جاش ناسیوە، بەڵام ئێستا مەرحەلەی ئەوەیە کە بین و باسی داهاتوو بکەین. لە نمونەیەکی وەکو بۆسنیادا، لە نمونەیەکی وەکی سربیادا سەیری ئەوانە بکەن کە توانیانە کەیسەکانی خۆیان بە جینۆساید بناسێنن لەسەر ئاسی نێودەوڵەتی، بەڵام تا ئێستا ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە، ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەندێک جار یەکدەنگ و کۆدەنگ نین لەسەر ئەم پرسانە. لەبەرەوەش ئەمە پاکێجێکە بەدەیان ساڵە ئێمە جینۆساید دەکرین، بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی نەمانتوانیە ئیشی جددی لەسەر ئەم کەیسە بکەین. ئامادەکردنی جارنامایەک لەسەر تاوانە مرۆڤیەکان دژی پێکهاتەکانی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کە پەرلەمانی کوردستان جارنامایەک ئامادە بکات و ئەو جارنامە جەخ بکات لەسەر ئەو مەترسیانەی کە لەسەر پێک ژیان و ئاشتەوایی لە هەرێمی کوردستان هەیە و ئاراستەکردنی بۆ ڕای گشتی نێودەوڵەتی. بەکارهێنانی گشت کەناڵەکان، پەیوەندی نێودەوڵەتیەکان و پەرلەمانتارانی جیهان بۆ بەدەستهێنانی پشتگیری بۆ کوردستان و ڕێیەگرتن لە بە جینۆسایدکردنی بەردەوامی کوردستانیەکان. بۆ گەڕانەوەی خەڵکی ئەو ناوچانە پێویستی بە ئەمنیەت هەیە، پێویستە دەست بەجێ حەشدی شعبی ئەو ناوچانە چۆڵ بکاتەوە، چونکە تا ئەو کاتەی کاوان لەوێ بیت ئەمنیەت جێبەجێ نابێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد عەلی بۆ پێشکەشکردنی ئەم راپۆرتە. خاڵێکی نیزامی ئەو راپۆرتە دوای بە لژنە معنیەکان بدە. کاک حاجی کاروان خاڵێکی نیزامی بۆرە سەرۆکی پەرلەمان ئەگەر خاڵەکەم نیزامیش نەوێ، بەڵام واتە سەورەکەم ئەگەر لە عورفی پەرلەمانی دەرنەچێ و لە پەیڕەوی ناخۆ دەرنەچێ بە ئیجازەی جەنابتان و ئەندامانی پەرلەمان کاک شەلال لێرە قایمقامی دووسخورمات و ئەگەر دەدەقە دەرنەچین لە بەرنامەکە دەدەقە قسە بکات لەوە چی هەمومان ئیسفادەی لێ بکەین بە چاوڕوونی زیاترمان بێ. سپاس بۆ کاک حاجی کاروان. ئەوە ناتوانین ئەو دەرفەتە بۆ بەڕێزیان بڕخسێنین، حەزمان دەکرد و هەمووشمان پێمان خۆشە و ئەوەی کاک ساڵح فەقێ خوندیەوە ئەوە کاک شەلال و هاوڕێیانی ئامادەیان کردبوو بە سپاسەوە. ئێمە بەردەوام دەبین. ئێستا کاک دلێر ماوەتی قسەی خۆ پێشکەش بەیەوەی بەڕێز دەکەت، دواتر پێشانگاک لە خوارەیە پێکەوە دەچین پشوەک وەردەگرین پێشانگا دەکەینەوە. فەرموو. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، ئەوەی ئێستا دەگوزارێت لە خورمات و ڕەوشێکی نائارام ئامادەی هەیە. بێهیوای و ڕەشببینی جەستەی کۆمەلگای داگیر کردووە لە کۆی کە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکاندا. خەڵکی ئەو ناوچەی تووشی بێبڕوایی و بێزاری بوون لە ڕووی دەرونیەوە، بارگاوین بە دڵە ڕاوچێ و ڕاڕایی و شڵەژان و هەست بە بێزاری دەکەن. و من راپۆرتێکی 50 پەڕەیمان لە بەردەستا لە سەر وەزعی خورماتوو کە برادران باسی بەشێکیان کرد بۆ زیاتر معلومات لەسەر قەزای خورماتوو و پێشنیارەکانی فراکسیۆن بە چەند دەقیقەیەکە وڵە دەم تەواوی کەم. قەزای خورماتوو کە ئێستا سەر بە بارێزگای سەلاحەدینە ژماری دانیشتوانەکەی 190,000 کەسە کە کورد و عەرب و تورکمان
بە ڕێژەی نزیکەی لە 135 کورد و لە 133 عەرەب و لە 132 تورکمانن کە عەرەبەکان هەمویان سونە مەزهەبن و تورکمانەکانیش لە 180یان شیعەن و پێشتر 4 ناوحەی سەر بەم قەزایە هەبووە. قادر کەرەم، نەوجول، سلێمان بەگ، ئامرلی. بەڵام لە پرۆسەی بەدناوی ئەنفال جگە لە ڕوخانی دیاتەکانی نەوجول و قادر کەرەم و ئەنفالکردنی دانیشتوانکەی لە سنتەری قەزای دووزیش ژمارەیەکی زۆر خێزانی کورد وەردوگاکانی ڕزگاری و سنووری کەلار و بنەسڵاوە و کەورسکۆک لە سنووری هەولێر ڕاجۆزراوە. نەمەش کاریگەری لەسەر ڕێژەی دانیشتوانی کورد هەبووە لەو قەزایە. بۆیە ئێستا دوو ناحەیە سەر بەم قەزایە کە سلێمان بەگ بە زۆری عەرەبی سونە مەزهەبن و ئامرلی بە زۆری تورکمانی شیعە مەزهەبن، هەردوو ناحەیەکە کوردیتیانە. ڕێژەی کورد لە ناو شاری خورماتوو نزیکەی لە 150. پاش پرۆسەی ئازادی عێراق و بە چاودێری هێزی هاوپەیمانان ئەنجومەنی قەزای خورماتوو دامەزێنرا بە ڕێژەی 7 ئەندام بۆ هەر نەتەوەیەک لە کورد و عەرەب و تورکمان، واتە ئەنجومەنەکان 21 کەسە. پۆستە ئیداریەکانیش دابەش کراوە. قایمقام و پۆلیس کورد بەڕێوەی بردوون سەرۆکی ئەنجومەنی قەزا بۆ عەرەبی سونە و جێگری سەرۆکی ئەنجومەنی قەزاش بۆ تورکمانی شیعە و بەچێکیشیان لە پۆستەکانی خوارەوە لای تورکمانی شیعە ماونەتەوە. پاش چەند ساڵێک لەسەر بڕیاری جەنابی مامجەلال هەم پۆستی بەڕێوەبەرایەتی پۆلیس درا بە تورکمانی شیعە، هەمیش بارەگایەکی گەورە هەبوو کە گومرجی خورماتوو بوو درا بە منەظەمەی بەدر کە تاکو ئێستاش تێیدا نیشتەجێبن و کورد لە چوونەوەیدا لە ئیدارەدانی منتقەکەدا ڕێزێکی تا ڕادەیەک باشی لە پێکاتەکان گرتووە کە بەداخەوە نەتواندرا تاکو ئێستا پێکەوە ژیانێک و لە عێراقی دوای ئایندەدا کە دەنگمان بۆ دەستورەکەی داوە نەتواندراوە بەڵاوەتی هەموو پێکاتەکان و ئەوەی لەسەر کورد بەشی زۆری واجب وە جێبەجێکراوە. بەداخەوە بۆ ڕووداوانە ئەو ڕووداوانە ئەگەر چی لە دوای 16 ئۆکتۆبەر تەقیونەتەوە، بەڵام زۆر لەوە و پێش خەڵکی خورماتوو و گوندەکانی خورماتوو بەدەست چەوسانەوەوە ناڵاندویانە و ئەمەی 16 مانگ جەولەی پێنجەمی شەڕە لە سنوورەکەدا کە پێویست بەوە دەکا هەم نوێنەرەکانمان لە بەغا، هەم سەرۆکی کۆمار، هەم وەزیرەکان و هەم حکوومەتی هەرێم زیاتر پێداگرن و چاویان لێ بێ کە خۆیان هەز دەکەن حکوومەتی هەرێم و لە باشووری کوردستان کەمتر لای لێکردوونەتەوە، کەمتر پشتیوانی کردوون، کەمتر چاوی لیان بووە. بۆیە لە ڕووداوەکانی دوای 16دا 7 پێشمەرگە شەهید بوون و 2 هاوڵاتی 115 کەس برینار بووە و 41 پێشمەرگە بە دیل گیراون کە پاشان بە جەهدی هەموو لایەک ئازاد کراون و 5 کەس لە ئاواریدا مردوون و زیانەکانیش برادران خوێندویانەتەوە کە ڕۆژانەش زیاد دەکا. بۆیە ئەوەی ئێمە وەک پێشنیاریەکەین وەک ڕاستپاردە بێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هەڵوێستی لاواز بۆ تاکو ئێستا و پێم وانێ بەنامەشی دەرکرد بێ سەبارەت بە دۆخەکە. بۆیە پێشنیار دەکەین فشار بخرێتە سەر حکوومەتی هەرێم بەدەم ئاوارەکانەوە بچن و هەوڵ بدەن پێداویستەکانیان دابین بکەن. دووەم فشار بخرێتە سەر نوێنەرانی کورد لە بەغا بە مەبەستی لیژنەیەکی بە دواداچوون تەقەس الحقایق بچێتە خورماتوو و هەوڵی قەرەبووکردنەوە بدرێ و زیان لێکەوتوان کە بەڕاستی ژمارەیەکی زۆر لە کارگە و لە خانوو ئەوەی فراکسیۆنەکان خوێندویان توانین زەرەر و زیانێکی زۆر کەوتووە. و خاڵی سێمەوەی گرینگە هێزێکی بێلایەن هەوڵ درێ پەرلەمانی کوردستان جادی خۆی بخاتە گەڕ هێزێکی بێلایەن بۆی بتوان ئاوارەکان بگەڕێنەوە و پێکەوە بە یەکگوتاری زەرورە لەمە و دووە ئەگەر لەمە و پێش نەمانتوانیوە بە یەکگوتاری بچینە و ناوچانە و هەوڵ دەین بۆ هەڵوەشانەوەی ئەو بڕیارانەی کە لە دوای 16دا تاگلایانە نەدراون و هەوڵ دەین و پێشێلکارانە بدرێتە دادگای فیدراڵی و زیاتر و باشتر بەدەم ئاوارەکانەوە بچینەوە. سوپاسانەکە. سپاس بۆ بەڕێز کاک دولێر ماوەتی. ئێمە هەر بۆ ئاگاداری بەڕێز کۆبوونەوەیەکی تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستانش لەبارەی
خۆرمات و ئەنجام درراوە و بەردەوامن و داوایان کردووە هەر وەزارەتی ناوخۆ راپۆرتێکی تایبەت زیاتر وردتر پێشکەش بە لەوێ خوندرایەوە و ئەوانش بەردەوامن ئێمەش بەردەوام دەبین و لە خاڵێک دەبێ بگەهین بە یەکتر بۆ ئەوەی پشتیوانی زیاتر بۆ خەڵکی خۆرمات و پێشکەش بکرێتن. بەڕێزان ئێمە پشوەک وەردەگرین ئێمە وا دەبینین باش دەزانین وەکو دەستەی سەرۆکاتی نیو ساعتێک پشو وەردەگرینەوە پیشنگا دەکەینەوە دەینەوە بەردەوام دەبین تا ساعت سێ پشوەکی تر وەردەگرین بۆ نان خواردن و دواتر گفتوگوەکان بەردەوام دەکەین ئەو بەڕێزانەی کە لە ڕێزدانە حەز دەکەم هەر بزانن کاک برزۆ مەجید کاک مامۆستا مەڵە مەروان کاک بەزات کاک مەڵە مەروان کاک بیستۆن فایق بەڕێزی تر هەمووی ئەوەی ناوی خوان تۆمار کردووە دەرفەتیان وەردەگرن بۆ قسەکردن و دواتر لە ژنەکان ڕادەسپێرین بۆ ئەوەی ڕاستپەردەکان ئامادە بکەن فەرمون سپاس.